مادونێ بێت بەخێر کوی بەزت بێ بکە. سپاس دەکەم مەنزەرەکانت جوانن سەلامەت جوانی ئەوەیە زۆر کودێ سپی دەترسێتەوە بەێ ئەچکە قەدیم زیاتر احتیمان بە مەزەری فافون دەدرا بەێ بە دوای نیکل و مەسەلەن مسو ئۆشتا بابرم نیکل و ئەو تیڤال ئۆشتات چتینە ئەوڕۆ لە فیستیڤاڵی بە چ بەشدارن والله بە کفتەی بە کودیە کفتەی تولۆ کفتەی ولۆ جیاوازە پڕ کودێ زەردە کودی زەردە هەر ماشەڵای دێ هەموو دەرێ مانجی چاردەیە ئەو کفتەکە لە گەورە نیە بەدی ئەمە ناسراین بە کفتەی گەورە ئەو کفتە شوێن دەریە ئەوە هەولێریە ئەو دیریە ئەوە 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 بریانە بریانە فەرمی ئەوەش بریانی کەمان ئەوە بریانە ئەوە دۆڵمەی سۆرە ئەوە دۆڵمەی سپیە ئەوەشمان دۆغەوایە دۆغۆە دۆغەوایەش کەشمان ئەمان شێوە کفتەکە گەورەیە کفتەی ماشەڵای دێ ئەوەش دۆغەوایە کفتەی سۆر قیمەی تێدەکرێتن بەێ دۆغات بە هێلکەی دەکرێت بە قیمەش دەکرێت ئینگۆ بچێ ئێستاوە ئەوڕۆ بە هێلکەمان کردیا گەنا بە خۆمان بە قیمەی دەکەین ئەوەندی ئەم زانی بم دۆغەوە دەبی ئەسلی هێلکەیە دەبی هێلکە و پیاز بشتن بەێ هێلکە و پیاز بی ناوەکەشی ئەکسەرەتی پاقلێتی دەکەن ناوی هێلکەی نانە ناو کفتەکەی نا بەبەستم ناو شنەکەی بەێ بەێ وایە بەێ پیازە بەخۆی پیازی تەڕە پیازی دەکرێت بەخۆ بە نێرکە پیازە شێف ناوت بخێت فەرهەنگ کاک فەرەنگ ئەمە لەو لای دیفاعشی باشم لێکردن لە هەمووتان سپاس دەکەم قسەم لە سەلامەتی ڕێخەری ویستفاڕی کرد دەستخۆشیم لێکرد کە نرخەکانیان باش نێتەخوارێ بەێ ئەوە ئیوانمانزانی کە وەکو سەرپەرشتار نرخەکانی نێتخوارێ ئەدی ئێوەی بەشدار بوو وەتان کردە خەڵک کە بێرە دابیان بەشداربی خواردنەکەی بخوا نەک مەسەرەن احتراما لە بۆ جنابتو هەموو بەشداربوون ئیستیغلالی ئەوکە بکەن نرخەکەی زۆر بەرز کرد نرخی خواردنەکان لە خۆی بە زیادبی هەموو نرخەکانی هەرزانە مقابل بە 3000 دەم قات بە 3000 بەێ بە 3000 هەموو کەفتە بە 3000 چکە گەورەیە گرانیە لە وەرەوەی یاڵە زاوە کفتەش دەخواتن ئارێ وڵا عینم کفتەی ئەوە دۆڵمەمان هەیە قاوی بە 3000 ئەو قاپانە بە 3000 پڕ دەکەین بە 3000 ئایبینە ئەجا باشە لەوەی هەم زۆرترین کە سەردانی بکاتن و ئەوانەی کە سەردانش دەکەن بێن بتن نەک کابرا ئێستا لە هەندە جیانجیێمی بۆ کفتە بە 7000 و 8000 ئەو سعرانە هەیە ئەو سعرانە خەیاڵیە هەیە 13000 شەبووە لە فیستیڤالەکانی کەش بەشدار کردووە لە هەموو فیستیڤالش بەشداری دەکەن بەشدار کردووە بەێ دەستخۆشبی سەلامەت بی سپاس موفق دەکەم انشاءالله سەلامەت وە بزانم خەریکی کوبە سۆرکردنەوەی ئەوە عروقی پێدەن نە ئەوە عروقە ئێ ئەویان عروقە ئاها ئەوە شفتەیە شفتە و شفتەی گوگەرە گەورەیە ئەوەش بۆرەکە ئەو بە سینگ و پەنیریە بشەکەلە ئەوەش کوبەی مووسلی پێدەرێن کوبەی ساوارەوە دەستت خۆشبی سەلامەت بەخۆ دیان بەبرێ بە خاو خێزان و بەخۆ بە خێزان بەێ دەستان خۆشبی سەلامەتی سەرکەوتن شارڕ خۆشی عرار پیا دەکەن موفق انشاءالله سپاس دەکەم بە هیوان بازار کودرێت لێوان لێو بیت ئەزمانی ئینشاءالله بازاری هەموو سەرکەوتو بن ئینشاءالله سەلامەتی سپاس